سڵاو لە ئێوەی خۆشەویست لە نەخۆشخانەی هیواوە هیوام سەلامەتیتانە. ئەمڕۆ یەکی حوزەیرانە، ڕۆژی جیهانی منداڵان. لە کاتێکدا لە هەموو شوێنێک منداڵان بە یاری و شادی ئەم ڕۆژە بەڕێ دەکەن، بەڵام منداڵانی نەخۆشخانەی هیوا ئەم ڕۆژە جیاواز بەڕێ دەکەن. لەم شوێنە جۆرێکی تر لە جەنگ، جۆرێکی تر لە پاڵەوان دەبیندرێت. ئەمڕۆ هاتوین تا بینەری ئەو چالاکیە تایبەتە بین کە بۆ ئەم چاوگەشانە ڕێکخراوە. لەلایەکی دیکەشەوە دەچینە لای ئەو منداڵانەی کە تەنها یاری ناکەن، بەڵکو ڕۆژانە شەڕی نەخۆشیێکی سەخت دەکەن و دەجەنگێن. دەچینە لای دایک و باوکیان، پامی ئەوان دەگەێنین. ئێوەش لەگەڵمدا بن. بەرواری یەکیشە ڕۆژی جیهانی مناڵانە لێرە پیرۆزبایی لە هەموو مناڵە چاوگەشەکانەکەمی هەموو جیان بۆ بەتایبەت مناڵانی نەخۆشخانەی هیوا، چونکە ئێمە وەکو ڕێکخراوی کوردستان هێڵز ئەمڕۆ چەند چالاکێکمان لێرە ڕێخستووە. پێمان وایە کە هەر پاڵپشتێکی دەرونی، هەر هیوایەک، هەر بزەیە دەتوانێت بە تەندروستێکی باشتر و مناڵەکان ڕوبەڕووی نەخۆشیێکیان بنەوە و بۆ هیوای ئینشاءڵڵا بتوانین کە ئامانجەکەمان پێکا بێت و ڕۆژێک هەموو مناڵە جوانانی ئێرە ببینین بە تەندروستی تەواو بگەنڕێنەوە خانەوادەکانی خۆیان ئینشاءڵڵا. ئەمڕۆ چیان پێشکەش دەکەن، چیان بۆ دەکەن لەم ڕۆژە؟ زۆر سپاسی هەموو ئەو کەسولایانانەکەم کە پشگیری ئێمەیان کردو، متمانیان بە ئێمە بەخشیوە. لەبەرەوە ئێمە ئەگەر ئەوان نەبێ ئێمە بەتەنیا ناتوانین. باسێکی معناتی منداڵانی ئێرەم بکە، بێگومان جیاوازن، ئەوان دەجەنگێن لەگەڵ ئەم نەخۆشیەدا. چۆنن وەزعیان چۆرە لەگەڵ منداڵانی دیکە چیان جیاواز؟ سێری کە خۆی نەخۆشی شێرپەنجە نەخۆشیێکی ئاسان نییە، ینی بمانەوە نەمانەوە قورسیەکی جیاوازیە لە هەر نەخۆشیەکی تر. بە حکمی من خۆم لێرە توشبووی نەخۆشی شێرپەنجە بووم و ئەزانم لەناو ئازارەکانی ئێرە هاتوومەتە دەرەوانێ، ئەزانم کە ئەوان معاناتیان چۆنە. لەبەرەوە بە پێویستی زین دایک و باوک ڕاستە هیلاکەتێکی زۆریان بەدەسەوا چێژن، لەشیان ساغ بێ، دەستی ماندووبوونیانە گوشین، بەڵام بە پێویستی زین ئێمەش وەکو چواردەور هەرچی پێمان بکرێ هاوکاریان بین بۆی بتوانین شتێک بخەینە سەر خەرمانی هێزی ئەوان و کە بتوانین وا لە مناڵەکان بکەین هیوا و خەندەیەکیان هەبێت. دینە چۆنی؟ باشم. تەندروستی باشە؟ نەخوا بەزیابێت. هەر بژیت خۆشبی. ئەمڕۆ ڕۆژی تۆیە، ڕۆژی منداڵانە. چیت هەیە لەم ڕۆژە؟ دڵت خۆشە بەم ڕۆژە؟ وەڵا ئاڵا ئیشاڵڵا هەموو نەخۆشەکان چاکە بێتەوە، کەس لێرە نەمێنێت. خۆش بیت. چی بەوانی کاڵیت؟ وەڵا ئیشاڵڵا قەل لێرە نەمن، هەبە دڵخۆشی بڕۆنەوە بۆ ماڵەوە. باشە، باسێکی خۆتم بۆ بکە بزانم چیەکی لێرە چی ناکەی، خواست و داواکاریەکانی تۆ چییە؟ وەڵا لێرە عیلاجی کیمیایی ئەدەم بۆی مۆخم زیاتر پاک بێتەوە، ئەبێ مۆخم بۆ بگۆڕن لە تورکیا. ئاوەڵا ئیشاڵڵا چاکە بمەوە، مۆخم پێویست نابێ ئیشاڵڵا. پێت خۆشە بچیت لەگەڵ منداڵان یاری بکەیت و گەمە بکەیت، کاتێکی خۆش بەسەر بەریت؟ بەڵێ. لێرە یاریەکەن بەیەکەوە؟ وەڵا کەم زۆرەی خەڵک تااقەتی نامێنێت، چکە ئەو عیلاجە کیمیایدن تااقەتیان نامێنێت. ئاوەڵا تۆ بەهێزی وایە؟ وەڵا ئیتر بە چای قاویمی خۆم بۆ خۆش بیت. کی ئەو هەموو ورەی پێبەخشیویت؟ خۆی تر بەدەستم. خوای گەورە، دایکی، باوکی وایە؟ بەڵێ. تۆ گەورەیت، ئازایت و سەرکەوتویت وایە؟ بۆم باسکە حەزەکەی لەم ڕۆژەیە چیت بۆ بکەن؟ لەم ڕۆژەیە ئەڵا حەزەکەم یعنی دڵخۆش بم بۆ خۆم، نێمەوە بێرەیتر عیلاج کیمیایی نەدەم. خۆش بیت. دکتۆرەکان چیت پێڵێن؟ وەڵا ئەلە دینە مۆخی پاکە لەخوا بێزەبێ، ئیشاڵڵا مۆخە پێویست نەبی، ئیشاڵڵا ڕۆ بۆ تورکێت نایەتەوە بۆ نەخۆشخانە. پێم بڵێ چی بۆ منداڵانە ئەڵێی لەم ڕۆژەیە کە ڕۆژی ئێوەیە و بە هەمان شێوە هەمان نەخۆشی تویان هەیە؟ ئیشاڵڵا دڵیان خۆشە بێ، ئیشاڵڵا ئەوانیشیتر نایەنەوە بۆ ئێرە و ئیشاڵڵا دایمە دایک و باوکیان لەگەڵ مناڵەکانیان دڵخۆشە بن. خۆش بیت. خۆشحاڵ بووین لەم ڕۆژاکە ئێمەتان بەسەر کردوێتەوە لەگەڵمانن. بەڕاستی خۆتان نەزانم بارودۆخی مناڵان کە نەخۆشە بێ چۆنە، خاستە ئەگەر ئەم نەخۆشیەشی هەبێ و لە هیواشا بیت، ئیتر ئیشەڵڵا بێ هیوا نابین، بەردەوامین لە ژیان.
دەستان خۆش بێ بەڕاستی ڕۆژێکی تایبەت بوو بۆ مناڵان دڵیان پێی خۆشە من یەکیان لەوانە مناڵەکەی خۆم بوو کە ئەم شەو هاتین بۆ هیوا بۆ دڵخۆشم کردبوو کە کیمیایی هەبوو بۆی بیری بچێتەوە ڕۆژی مناڵان و لەوێ هەدێت ئێنێ ڕۆژەکەم بۆ جیاوازتر کردبوو زانیم کە یعنی دەستان خۆش بێ شتێکیان بۆ ئەکرێت. بزانم داواکاری ئەو چییە زیاتر حەزی لە چ شتێکە؟ عادەتەن مناڵ بەعام هەمووی هەر حەزی لە یاریە حەزی لە چوونە دەرەوەیە حەزی لە هەدیەیە داوای شت ئەکات ئیتر زروفی ئەمانیش تۆزێ تایبەترە عادەتەن حەزەکانیان جیاوازترە ئیتر زروفی ئێمەش خۆ دەزانین لەم بارودۆخەدێک بوو باوک بەڕاستی عیلەکان زۆر هیلاکن لەگەڵیانە بەڵام ئێمەشتر ئەوەی لە توانامان بێ بە هاوکاری چواردەور و ئەمڕێ خراوانە لە شیان ساغ بێ ئیتر توانیمانە ئەن شتێکیان بۆ بکەین هیچ نەبێتەوە زێ لە ئازارەکانیان کەم بکەینەوە. باسی ورەیم بۆ بکە بزانم ورەی چۆنە؟ ورەی ئینسان نازانم بڵم چی هەتا خۆت لە ناو مۆزوعەکانە بی نازانی چۆنە لە چاو مناڵی خۆیان ماشەڵی لێبێ ئینسان گەورە بەرگی ناگرێ جانە خوازەڵە مناڵێک بێ و لەو تەمە نابێت بەڕاستی قورسە. وڵی لێرە بەس ئیلاج خۆتر هیچی کە ناکەن لێرە ماوەڵە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئەوانە لێرە کاتەکانیان چۆن بەسەر؟ وڵای کاتێکی ناخۆش بەسەرە بن هیچ خۆش نییە بەلایەنە خواخوایانە بڕۆنەوە بۆ ماڵەوانە بەس کێشان ئەوەیە لێرە نەبن و کانوە لا و ئەم هەموو ئیلاج و شتانەتر بۆ ئەمان زۆر زەحمەتە. ئەڕۆڵە یاریشتیان بۆێنن لێرە یاری ئەرە وڵا یاریان بۆێنن بەس ئەم زۆریاڵێ با بچمە دەرەوانێ ئەرەوەڵا حەزی لێرە نێمەی ئەم باشترە تۆزێ چکە مناڵە عقلی کەمتر پێشکێ بەس بەخوار حەزی لە ماڵەوەی حەزەکە بچێ بۆ ماڵەوە. بۆم باس کە بزانم ڕۆژێک بەسە بۆ منداڵانی توش بووی نەخۆشی ژێرپەنجە؟ نەوەڵا زۆر زەحمەتە زەحمەتە بۆ ئەمان زۆر زەحمەتە بوو هەر چەند بۆ دایک و باوک زەحمەت بێ بۆ ئەمان زەحمەتترە ئەمان چکە مناڵن گوناحن وەکو خەڵکی هینی کەنین وەکو مناڵی کەنین. خۆی بەهێزە چی ئەڵێت؟ کورە وەڵا بڵێم چی بڵێم بەهێزە شتێکی وان دیێنە وڵات چکە مناڵە بە حکمی هۆی زۆر مناڵە ئەخلی پێناشکیان نێشت بۆ مناڵ باشترە. لەخوا بەزای قسووریان نەکردووە تا ئیسا حەمد و سەنا بۆخوا و لاشەیان ساغ بێ هەمویان مادوون بەڕاستی جای تر دەستخۆشییان لێ یەکەم ئەوەی کە لە دەستیان بێ کردویانە. ئەمڕۆ ڕۆژی منداڵانە لەم ڕۆژەیە وەک نەخۆشخانەی هیوا پێم بڵێ بزانم کاتەکانیان لێرە چۆن بەسەر دەبن ئەم منداڵانە وەکو منداڵانی دیکە دەست دەکەن بە گەمە بەیاریکردن یان بۆ شوێنی جیاواز بچن؟ وەڵی خۆتان نەزانن کێشەکەیان زۆر قورسە نەخۆشیەکان ئەوەیە کە زۆر کات لە قاچەکەون ئەمان لە قسەکردن ئەکەون جستەیان ماندووە. بەڵێ چارەسەر وەرەگرێت بەدائیمی؟ وەڵی ئێمە شەشمانی ئەوڵی تێپەڕان و لەخوا بزیاوێ ئیسە بۆتە مانگانە کاتەکەی بۆتە مانگانە. تا چەند دووریان بەرزە بێگومان ڕۆژێک بۆ ئەوان بەز نییە پێویستە چیان بۆ؟ وەڵی پێویستە دڵخۆش بن هەموو کاتێ جاییتر باشن تا ڕادەیەک باشن لەخوا بەزیاوێ باش. زیاتر داوای چیتان لێەکە؟ وەڵی کاتی عیلاج لە کاتی عیلاجە هەمیشە هەر جارێک وەرکی شتێکە گرن وەرکی خواردنیەکە گرن ئیتر وەکو مناڵی ئاسایی نین. بەڕاستی ئەوەی کە من لێرە بینیمە یعنی خوشک و برا و دایک و باوک بۆتی ناکە کە ئەمان بۆتیەکەن من هەتا و ڕۆژەی ماوەم قەرزاری ئەم خەستەخانەیە لەبەرەوەی سەرەتا کە هاتمە ئێرە وەکو چۆنەڵی شۆک ببووم هیچم سەرودەرم لە هیچ شتێک ناگرت هەمویان ببوون بە خوشک و برا بۆ
تەنهانەت خزمەت گوزارەکانیش یعنی کارێکی ویان کردووە من هەمووی بە خوشک و برای خۆمەزانم هەتا ئەو ڕۆژەی ماوەم دوعای خێریان بۆ کەم و سوپاسیانەکەم قوربان بەلای کاکە یاوەر بێمە بەینتان یاوەر چۆنی باش تەندروستی باشە باشم بەخوا بزار چێکی لە خەسخانەی هیوا ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە لێرە چیان پێشکەش کردی؟ وڵا هەر هەدیە و شت هەمووی پێشکەش کرا بە نەخۆشیان خەسخانی هیوا و سپاسی هەموو دکتۆرەکانێکین زۆر یارمەتی دەرمان بوونە باسێکی ورە و تاقە و توانای خۆتم بۆ بکات تا چەندێک گورەت بەرزە وڵا زۆر زۆر بەڵێ هەر بژیت لەگەڵ منداڵان یاری دەکەیت لێرە و پێت وایە ڕۆژێک تەنها بۆ ئێوە بەس بێت وڵا یاریەکەن بێتەوە وڵا من خۆمە خۆت نایکەیت ناوەڵا بەس هەدیە و شتانیان بۆ هێنان ئەمڕۆ بەڵێ پێت خۆش بوو بەڵێ ورەت بەرزە بێگومان بەڵێ بێگوم ئەخوێنی بەڵێ خزمەت گوزاریەکان باشن لێرە وایە وایە بەدڵنیایە چی بۆ منداڵانە دەڵێکەوە خۆتن وڵا هیوادارم وریان هەر بەرز بێت و بەتوانە بن چونکە هیچ شتێک نییە بووی لی بدرسیت ئەمڕۆ ڕۆژی توێ ئاگاداری بەڵێ پێت خۆشە ئاو باشە چیت هەیە لەم ڕۆژەیە لە ئەستێکی زۆر خۆشمەیە هەستێکی زۆر خۆشە هەیە ئەدی باسی هەستەکانم بۆ بکە بزانم چۆنە هەدیەت وەرگرت بەڵێ چیت وەرگرت ئاشیرینی و ئەو شتانە خواردنیش ئەدی ئەوم پیشان بە بزانین چییە قاوە لەگەڵ ئەمە پێڵێن نەرمەڵە تو ژۆی پێڵێ پێت خۆش بەمانە دووەرگرتووە باشە یاری و ئەو شتانەش وەرگرت تۆزێکی کە ئەچی بۆ کوێ چیەکەی چیناکەی ئەمڕۆ ڕۆژی توۆیە بەتەمای بچی بۆ شوێنەکان کە یاری خۆشخۆشیان لێیە لەگە پورمەبەتان چوومە بۆ ماڵ بچین بۆ چاویلان چی بۆ چاویلان سەر هەموو یاریەکانکەوە باشە؟ ئازیزان ئەوەی ئەمڕۆ لێرە لە نەخۆشخانەی هیوابینیمان وانەیەکی گەورە و ئازایەتی و خۆڕاگری بوو کە ئەم چاوگەشانە پیانوتین کە ژیان بەردەوامە و هیوا هەمیشە سەردەکەوێت ئەرکی هەموو لایەکمانە کە بەردەوام بین لە پشتگیریکردن و کێشانی زەردەخەنەیەک لەسەر لێوانیان نەک تەنها هەر لەم ڕۆژەدا بەڵکو لە هەموو چرکەیەکی ئەم شەڕە سەختە کە ئەوان تێیدا دەجەنگن. سوپاس بۆ هاوکارانم، سوپاس بۆ مانەوەتان. تا بەرنامەیەکی دیکە تەندروست باش بن.